بەلای خۆی گەورەی میهرەبان مامۆستایانی بەڕێز دایکان باوکان پەروەردەکاران مامۆستایان دەستپێکی قسەکانم بە وتەی دوو دەروون ناس دەست پێ دەکەم کە خێزان چەند گرنگە لە ناو کۆمەڵگەدا. یەکێک لەو دەروون ناسانە یەکێکە لە زاناکان ئەڵێ منداڵ وەکو لەوحەیەک وایە، وەکو پەڕەیەکی سپی وایە، وەکو بەردێک وایە کە ساف بێ ئێمە هەر شتێک بمانەوێت دەتوانین لەسەری هەڵی کەنین و لەسەری بنووسین. زانایەکتر ئەڵێ ئەگەر ئێوە منداڵ بدەنە دەستی من هەر یەکەیان ئەەکەم بە کەسایەتیەک، یەکێکیان دەکەم بە پزیشک، یەکیان دەکەم بە بازرگان و یەکیان ئەەکەم بە پیاوێکی ئاینی، بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانم یەکێکیان بکەم بە چەق و وەشێن، یەکیان بکەم بە دز، یەکیان بکەم بە پیاو کوش و هەتاوەکو ئاخیری. ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە کە ژینگە ئەو فەزایی کە منداڵ تێیدا گەورە دەبێت زۆر زۆر کاریگەری هەیە بەسەر پەروەردەکردنی منداڵ، بەسەر ئەو ڕفتارانەی کە وەری دەگرێت. خێزان بۆ خۆی وەکو دەستگا گەورەترین دەستگای پەروەردەکردنە و یەکەمین دەستگای پەروەردەکردنە. دایک گەورەترین کارێزمایە لە ناو خێزاندا، یعنی چونکە ئێستا ئەگەر نمونەش بێنینەوە ناڵێن زمانی باوک، دەڵێن زمانی دایک، بۆ لەبەر ئەوەی منداڵ نزیکترین کەس بریتیە لە دایک. یعنی هەرچی سیفەت و زانیاری هەیە، هەرچی معلوماتی دەور و پشت هەیە و ئەو دنیای کە لە لای ئەو شارهاوەیە لە ڕێگەی ئەو کەناڵەوە کە بریتیە لە دایک وەری دەگرێت. بۆیە دایک زۆر گرنگە و بە شێوەیەکی گشتی خێزان زۆر زۆر گرنگە. باسی ئەوە ئەکرێ ئایا منداڵ باشی منداڵ واتە ڕەفتاری منداڵ ئەگەر باش بێ و ڕەفتاری منداڵ ئەگەر خراپ بێ لە چیەوە فێر دەبێت، لەکوێوە فێر دەبێت، چۆن فێر دەبێت؟ هەندێک لە دایکان و باوکان گومان تێدانیە کە زۆر بێسەرێشن، زۆر ماڵێکی ئارامن، یعنی بۆ خۆشیان پەیوەندێکی تونند و تۆڵیان هەیە لەگەڵ یەکتری لەگەڵ منداڵەکانیان بە شێوەیەکی گشتی لەگەڵ دەوروبەریان هیچ مشکیلایان نییە. بەڵام زۆرێک لە دایکان و باوکان ئەبینین کە شەکوای زۆریان هەیە، کێشەی زۆریان هەیە، گرفتی زۆریان هەیە. بۆیە لە دەستی منداڵەکانیان کە منداڵەکانیان هەڵگری کۆمەڵێک ڕفتاری نادروستن، کۆمەڵێک ڕفتاری کە لەو چوارچێوەی کە خێزان تێیدا دەژی یان لەو چوارچێوەی کە کۆمەڵگە تێیدا دەژی قبوڵکراو نییە، واتە ئەو ڕفتارانە قبوڵ نەکراون لەلایەن کۆمەڵگەوە و لەلایەن خێزانیشەوە. و جاری وا هەیە ڕفتارەکە ئەوەندە با بڵێن خەتەرناک و ترسناکە لەوانەیە مەترسی بخاتە سەر ژیانی دەوروبەریشی. بۆیە زۆربەی زۆری دایکان و باوکان شەکوایان زۆرە و ناڕەحەتن و ناڕازایەتیان زۆر زۆرە. لین کلارک کە خاوەنی کتێبی چۆنیەتی گۆڕینی ڕەفتاری منداڵە، ئەم پیاوێکی دەروونزانە بە تایبەتی نزیکەی 30 ساڵ توێژەر بووە و ڕەفتار دەرمانی کردووە لەسەر شێوازی چۆنیەتی تەغییری سلوکی منداڵ، چۆن منداڵ سلوکیان بگۆڕین. مثلا ئەگەر سلوکێکی خراپیان هەیە چۆن بتوانین ئەم سلوکە خراپە بکەین بە بەلایەنیکەمەوە سلوکە خراپەکان نهێڵین، ئەگەر بتوانین سلوکی باشیشیان لە جێگەی سلوکە خراپەکە بۆ دابنین و هەر بەوەش نەوەستین. مەسەلەن ئەگەر سلوکێکی خراپمان سڕیەوە سلوکێکی باشمان لە جێگەدانا هەوڵ دەین وردە وردە ئەم سلوکە باشی تێدا بەهێز بکەین، تۆخی بکەینەوە و بە قووەتی بکەین، بەهێزی بکەین و بۆی بێ بەخوو ببێ بە کەسایەتی. ئەم زانایە ئەڵێ دوای 23 ساڵ گەڕان بە دوای ئەم ئیشەمدا، بە دوای ئەم کارەمدا من قەناعەتێکم بۆ دروست بوو و گەیشتمە ڕاستیەک، ئەویش ئەوێ دەبێ سەرەتا لە دایک و باوکانەوە دەست پێ بکەین. ناکرێ ئێمە ڕاستەوخۆ بچینە سەر ئەوەی کە منداڵ چۆن گۆڕانکاری لەسەر سلوکی بکەین. ئەبێت دایک لەگەڵ باوک سەرەتا ئیشی لەسەر بکەین، کاری لەسەر بکەین بۆ ئەوەی ئەو منداڵە ئەم سلوکە خراپە هەڵ نەگرێت. گومان تێدا نییە زانایانی دەروونزانی بە تایبەتی پەروەردەی دەروونناسی هەموویان لەسەر ئەوە کۆکن کە کەسایەتی ئینسانی گەورە لە چەند ساڵی یەکەمدا دەمەزرێ. ئەو چەند ساڵی یەکەمە لەکوێدا دەژی؟ ئەو فەزایە کە پێی دەگوترێ خێزان، دواتر مەکتەب، دەوروبەری، ئەو کۆمەڵگایی کە لێیوە نزیکن، ئەو فیئە کۆمەڵایەتیانەی کە
لێوە نزیکن وەکو کەسوکاری وەکو دەرو دراوسەی وەکو مەسەلەن هاوڕێ و کەسەکانی کە لە دەوری وردە وردە ئەم کەناڵانە دەبن بە باگراوەندێکی بەهێز بۆ ئەوی ئەو ڕەفتارە وەربگرێت جا ڕەفتارەکە خراپ بوو یان ڕەفتارێکی باش بوو. بەڕێزان دەبێ ئەو مەفهومە ڕاست بکەینەوە کە منداڵ بۆچی ئێمە دەیهێنینە دنیاوە. مەفهومێکی زۆر هەڵە هەیە، ئەویش ئەوەیە کە دائیمە ئەو مەفهومە لەلای ئێمە زۆر باوە. مثلەن دەڵێن وەڵام منداڵ بۆ جوانی ژیانە، زینەتی حیاتە، یاخود دەڵێن وەڵا با ناوی ئێمە هەڵبگرن، خۆ ئێمە وەکو دایک وەکو باوک ئەگەر منداڵمان هەبێ بۆ ئەوەی ئەو منداڵانە هەڵگری ناوی ئێمە بن. ئەوە یەکێکە لەو مەفهومانەی کە بەڕاستی هەڵەیە. و یاخود جاری وا هەیە دایکان و باوکان شانازی دەکەن بەوەی کە منداڵیان هەیە. بەڕێزان ئەگەر بڕیار بێت منداڵ بۆ ئەوە ئێمە گەورەی بکەین، ئەوە گەورەترین کارەساتە. هەر ئاینی ئیسلامیش بەمە ئەم چەمکەی پێ ڕاز نییە، ئەم چەمکەی پێ هەڵەیە. بۆیە ئینسان کاتێک کە دێتە ئەم دنیای و زەواج ئەکات و پرۆسی هاوسەرگیری پێک دەهێنێ، یەکێک لە ئامانجەکانی بریتیە لە منداڵ. بەڵام خوددا پەروەردیگار بۆیە منداڵ ئەدا بە ئێمە بۆ ئەوەی ببێ بە جێنشین، ببێ بە خەلیفەی خودای گەورە لەسەر ئەم زەویە و ئاوەدانی بهێنێتە کایەوە لەسەر ئەم گۆیە، لەسەر ئەم زەویە. بۆیە باشترین ئامانجی دایکان و باوکان ئەوەیە کە منداڵێک کاتێک کە دەبێ بەو مەفهومەوەری مەگرن، بە مەفهومی پێشکەشکردنی چاکترین مرۆڤ بە کۆمەلگا ئەبێ ئێمە سەرپەرشتیار و پەروەردەکاری منداڵەکانمان بین، یاخود ئەو جیلە بین کە لە بەردەستی ئێمەدایە. هەر کاتێک منداڵ سەیری تەلەڤیزۆنی کرد، هەر کاتێک منداڵ سەیری مەسەلەن یوتیوبی کرد، هەر کاتێک متەئەسیر بوو بە بەرنامەیەکی مەسەلەن بیندراوی تەلەڤیزۆنی یاخود ئەنتەرنێتی، هەوڵ بدەم بزانە فیدباکی ئەو منداڵە چییە، کاردانەوە و ڕەوشی ئەو منداڵە چییە. بۆ دەردەکەوێت کە ئەمە سەرچاوەکەی لێوە گرتوویەتی. خۆ زۆر باشیشە ئەگەر دایکان و باوکان بێن مەسەلەن لەگەڵ منداڵەکانیان سەیری فیلم کارتۆنێک بکەن. یەکێک لە هۆکارەکانی تەغییری سلوک کە ئێمە دەتوانین مەسەلەن یان تەشکیلی سلوک کە دەمانەیە مەسەلەن ڕەفتارێکی جوان لە منداڵدا دروست بکەین، بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە بە بەرنامە دایک و باوک مەسەلەن بەرنامەیەکیان هەبێ، فیلمێکی بینراویان هەبێ، فیلمەکە مەسەلەن کۆمەڵێک هەڵوێستی جوانی تێدا بێت، لەگەڵ منداڵەکە بە بەرنامە سیر بکەن. بەڵام منداڵەکە نەزانێت کە ئەمە بەرنامەیان بۆ داناوە بۆ ئەوەی بزانێ. هەرچەندە ئەمە نەگەیشتوتە ئەو تەمەنی کە ئەم تەحلیل و تەفسیرە بکات. بەڵام کاتێک کە دایک لەگەڵ باوکی لەگەڵ منداڵەکەی سەیری فیلمێک ئەکەن، ئەگەر هەڵوێستێکی جوان دەبینن پرسیاری لێ بکەن ئەم منداڵە ئایا بەو ڕەفتارە جوان بوو یان ناشرین بوو، بەس پرسیاری لێ بکەن. گومان تێدانی دەڵێ جوان بوو، هۆکارەکەی چییە ڕۆڵە؟ لەبەر ئەوەی مەسەلەن ئەو پارچە کاغەزەی کۆ کردەوە خستێ ناو تەنەکەی خۆڵەوە. ئەی لە بری ئەو چی کرد؟ پۆلیسێک لەوێ بوو دەستی بەسەرداهێنا. ئەی پۆلیسەکە ڕەنگ و ڕوخساری چۆن بوو؟ بەدەمیەوە پێکەنی. بۆچی بەدەمیەوە پێکەنی؟ لەبەرەوەی ئەو منداڵ ئیشێکی باشی کرد. ئەو منداڵە هەر بۆ خۆی بە بەرنامە لە ڕێگەی شتێکی بینراوە، لە ڕێگەی ئەو بابەتانی کە ئێمە نامانەوە ببینین، بەڵام بابەتێک کە بەرنامەمان بۆ دانراوە دەتوانین بە شێوازێک تەشکیلی کۆمەڵێک سلوک بکەین کە ئەم سلوکانە دەتوانین وردە وردە ببێ بە خوب ببێ بە کەسایەتی. هیچ کاتێک خۆشەویستی و بۆ نمونەکڕینی پێداویستیەکانیان و هەروەها یارمەتیدانیان هەموو ئەمانە بۆ منداڵەکانتان مەکەنە مەرج. ئەگەر پاک و خاوێن بی دەتبەن بۆ پارک، ئەگەر نمرەی باشت هێنا پاسکیلت بۆ دەکڕم، ئەگەر نازانم چیت کرد ئەوەت بۆ دەکەم. چکە بۆ بە توێژینەوە دەرکەوتووە ئەو کەس منداڵانەی کە بە مەرج ئیش دەکەن، یەکێک لە سیفەتەکانیان کە تێیدا دەردەکەوێت بریتیە لە ناسەقامگیری سەلامەتی دەرونی، ئەوەی کە پێی دەگوترێت تەندروستی دەرونی. طبعاً ماسلۆ هاتووە پێداویستەکانی ئینسانی دابەش کردووە بە کۆمەڵێک، مەسەلەن پۆڵێنی کردوتە 6 تا 8 دانە، خۆی 6 دانەیە، بەڵام قوتابیەکانی کردویانە بە 8. یەکەمین پێداویستی ئینسان بریتیە لە خەو، خۆراک، خواردنەوە، بریتیە لە سەلامەتی دەرونی. سێرچی بکەن بنووسن
بە عەرەبی پێداویستیەکانی ماسلۆ تەسنیفی ماسلۆ بۆ پێداویستیەکانی ئینسان سەلامەتی دەرونی یەکێکە لە گرنگترین پایەکانی سەلامەتی ئینسان هەتا ئێمە شتێکمان هەیە لە دەروونناسیە پێی دەڵێن نەخۆشیەکانی سایکۆسۆماتیک ئەو نەخۆشیانەی کە لە ئەسڵدا نەخۆشی جەستەین لە ڕواڵەتدا بەڵام بنەماکەیان و هۆکارەکەیان بریتیە لە سایکۆ بریتیە لە حاڵەتی دەرونی بۆ نمونە قورعی مەعیدە هۆکارەکەی زیادی ڕژێنی دەرەقیەکانە لە ئینساندا کە هۆکاری یەکەمی ئەوەیە کە مەسەلەن کەسێک زۆر قەلەقەیان زۆر تووڕەیە ئەم ڕژێنانە زۆر فعالن دەڕژێن بەسەر کۆ ئەندامی هەرزدا و ئەو گەدە و ڕیخۆڵەکەی ئینسان تووشی چی لە دەکات تووشی بریندار بوون دەکات و کۆمەڵێک شتی تر نسبەی سوکەر و هەروەها بەرزبوونەوەی پەستانی خوێن ئەمانە کۆمەڵێک بنەمان هەیە کە جاری وا هەیە سایکۆ هۆکاری یەکەمە سەلامەتی دەرونی کاتێک کە ئێمە پێداویستێکی گرنگی منداڵە کە بە مەرج بە منداڵەکەماندا کە بابەتەکە ئەوەیە بە مەرج بە منداڵەکەماندا سەلامەتی دەرونی دەکەوێتە خەتەرەوە چونکە ئەگەر پێ دەڵێ ئەگەر خوڕەوشتت باش بوو ئەوەت بۆ دەکەم ئەگەر مەسەلەن نمرەی باشت هێنا ئەوەت بۆ دەکەم دائیمە ئەو بیر دەکاتەوە ئەو کاتە چی دروست دەبێم سترێس دروست دەبێت لەسەر منداڵەکە سترێسی سلبی نەک سترێسی ئیجابی چونکە ئێمە دوو جۆر سترێسمان هەیە سترێسی ئیجابیمان هەیە پاڵ بە کەسەکەەوە دەنێ هەتا ئیشەکە ئەوەی کە چاوەڕوانی دەکردیان ئەو دۆخی کە بەسەری دادێ نەجاتی بێت بەڵام کاتێک کە خەو خۆراکی لێ هەڵگیرا مەسەلەن منداڵێک مەرجی پێدراوە ئەگەر نمرەی بەرز نهێنێ خوا لە حاڵی چی لێەکەن ئەو منداڵە هەتا بەیانی خەوی لێ ناکەوێت چونکە بە مەرج پێداوە بەڵام ئەگەر دوی هێنابوو لەدا بڵێ ئافەرم دەست خۆش هەرچەندە تۆ لە ئاستی ئەو تموحەدانی چونکە تۆ زیاتر ئەتوانی بەڵام ئەم دووە تۆ لە دە بەش دووشت زانیوە هەوڵ دە سێ بزانی هەوڵ دە چوار بزانی هەوڵ دە بەرزی کەیەوە ئەمڕۆ منداڵەکەی من 3 لە 5 هێنابوو ڕێک نووسیم veri good یەک ئیمزان بۆ کرد وتم پیشانی مامەساکەتی دۆ بۆ من نامەوێت منداڵەکەم بە مەرج ئیش بکات ئەمە توانای ئەوە ئەمە لیاقەتی ئەوە ئەمە ئاستی زیرەکی ئەوە